ئێمە وەکو ئەو فراکسیۆنانە لە پاڵپشتی دەنگەکانتانین و دیفاع لە دەنگەکانتان دەکەین و بە هیچ شێوازێک قبول ناکەین کە دەنگەکانتان بفەوتێن یان بەهای دەنگەکانتان کەم بکرێنەوە. وە خوازیاریشم ئەو دەسەڵاتەی کە داوای یەکریزی و داوای یەک هەڵوێستی و مووقیف دەکاتن لە بەغدا چاو بە گەندەڵکاری و بە دزیکردن و بە پێشێلکردنی مافی هاوڵاتیانی خۆیدا بخشێنێتەوە ئەو جارەی داوای یەکریزی و داوای یەکسەفی لە لایەنە سیاسیەکان بکە شتێکی نەخوازراویش کە بەغدا بیکاتن بەرامبەر بە هەرێمی کوردستان ئۆباڵەکەی بەستۆی ئەو دوو حیزبەیە کە هەڵبژاردننی کوردستانی کردە هەڵبژاردنێکی گاڵتە جاڕی. لە دوای ڕاپەڕینەوە لەژێر سایە پارتی و یەکێتی و دەسەڵاتەکەیاندا ئێمە شەڕی ناوخۆ خیانەت دزینی سەرۆت و سامان برسیکردنی خەڵکمان بینی پێشێلکردنی ئازادیەکان و مافی مرۆڤمان بینی. ئەمان هەموو ئەو دیاردانە بوون کە هەرێمی کوردستانی زۆر ناشرین کرد بوو. بەڵام بەداخەوە لە جیاتی ئەم دەسەڵاتە عاقڵ بێ و دەرس و پند وەگرێ و تۆزێ ڕۆشنبیری سیاسی و دیموکراتی پەیدا بکە ئەم جارە هات ژمارەی پێوانەیی ڕقم قیاسی لە ڕووی بێبەهاکردنی بنەما دیموکراتیەکان و ڕێز نەگرتن لە دەنجی خەڵکی تۆمار کرد. ئەویش بریتی بوو لەوەی تەزویر و ساختەکاریەکی ئێجگار کاڵفامانە ئێجگار گەورە ئێجگار نەزانانە تۆمار کرد. ئێمە دەمانەوە لێرە ئەوە بڵێن ئەوەی کرا هەر هەڵبژاردن نەبوو بەڵکو گاڵتەکردن بوو بە خەڵک. بەشی زۆری هەر ئەوانەی خۆیان بانگەشیان بۆ هەڵبژاردن دەکەن خەڵکی خۆیان نەچوە دەنگ بدا چونکە دەیانزانی ئەو هەڵبژاردنە پێشتر ئامادەکاری و ساختەکاری بۆ کراوە. بۆیە دڵنیای ساختەچی و ساختەکاران دەکەینەوە. ئەوانەی ئەم ساختەکاریان کردووە دەبن بە خزمەتکاری بێگانە بەڵام زوڵم لە ملەتەکەی خۆیان دەکەن. ئەمڕۆ بێ یاخود سبەی ملەتەکەمان نەک پەنجەیان هەردوو دەست و قاچی ساختەکارەکان دەبڕێن.